لە چوارچێوەی پاڵپشتی و پشتیوانی بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی لە دەڤەری ڕاپەڕین ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵی دادگەری دیدارێکی بۆ چین و توێژە جیاوازەکانی سنوورەکە ئەنجامدا بۆ زیاتر ئاشنابوون بە لیستی کۆمەڵ و کاندیدەکانی. ئێمە ئەو شەو وەکو ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵی دادگەری هەڵساین بە ئەنجامدانی ئێوارەخوانێک و کۆڕێک بۆ ئەندام و دۆست و لایەنگرانمان لە سنوورەکە. ئەلحەمدوللا ئەندام و دۆست و لایەنگرانمان لە سنوورە بە گەرموگوڕی پێشوازیان لێکردین و پێشوازی لەو کاندید و لە لیستی کۆمەڵی دادگەری دەکەن. لێرەوە ئێمە داوا لە هەموو ئەندامان و دۆست و لایەنگرانمان دەکەین و داوا لە هەموو جەماوەری مسلمان دەکەین و ڕوویان تێدەکەین و دەڵێن ومێدمان پێتان هەیە کە لیستی کۆمەڵی ئیسلامی سەرخەن و کاندیدانی کۆمەڵی ئیسلامی سەرخەن، چونکە کەسانێکن ئەلحەمدوللا سەرمان پێیان بەرزا و کەسانێکی ڕازگۆ و ئەمین و دەستپاکن. کۆمەڵ ئەوەی سەلماندوو ئەگەر نوێنەرێک دوو نوێنەر سێ نوێنەری هەبوو بێ بە ئیرادەی بەهێزەوە لە پەرلەمان بوو. بەشێک جار ئێمە قوربانی ئەوەمان داوە کە خاوەنی بڕیاری سیاسی خۆمان بووی، خۆمان نەداوەتە دەستی کەس، نەمانەشتۆ پیاوی ئەو لاو ئەولابی. مانەوەی ئیرادەی سیاسی سەر بە خۆمان وەکو مامۆستا باپیر هەموو جار دەڵێمە بگوێی خۆمان بەدەست خۆمانەوە بێت. ئەوەی کە کۆمەڵ بە بەهێزی ئەهێڵێتەوە، جارێ مانەوەی کۆمەڵ بە بەهێزی پرۆژەی ئیسلامی بە بەهێزی دەهێڵێتەوە. شک لەوەدان، ینی کۆمەڵ بەهێز بێ پرۆژەی ئیسلامی بەهێزە. کۆمەڵ پاشەکشێ بکە پرۆژەی ئیسلامی پاشەکشێکە، چونکە کۆمەڵ پایەیەکی بەهێزی پرۆژەی ئیسلامیە لە هەرێمی کوردستان. چین و توێژە جیاوازەکان کە ئامادەی دیدارەکە بوون پاڵپشتی و پشتیوانیان بۆ لیستی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی دەربڕی و ڕایانگەیان ئومێدیان پێیانە ببنە نوێنەری ڕاستەقینەیان و شەڕ لەسەر مافەکانیان بکەن. بێگومان کاندیدەکانی کۆمەڵی دادگەری سوپاس بخوا بۆ پرۆژە ئیسلامی کە لەسەرنی بێگومان ئێمە بە هەموو شێوەیەک پشتگیری لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدە بەڕێزەکانی دەکەین، چونکە ئەو کاندیدانێک کە لە ڕابردوودا هەم لە بەغدا لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستان بوون، شاهیدی ڕازگۆیی و شاهیدی دەستپاکی و شاهیدی ئەوەن کە ئێمە بەڕاستی پشتگیریان بکەین و لە پشتیان بین و لێرەوە بە جەماوەری خەڵکی کوردستان بە تایبەت کە ئێمە لە سنووریم پارێزگای سلەیمانی و بازنەی سلەیمانین داوا لەم خەڵکە دەکەم کە بە هەموو توانایەکیانەوە پشتگیری کاندیدانی بکەن. کۆمەڵ دادگەری تەنیا ئەوەی کە هەبوو لە وڵاتە ئەوان پشکی بەهێزیان لەوەدا هەبووە کە لە ڕووی پەروەردەکردنی خەڵکی وڵاتە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوان پشکی بەهێزیان هەبووە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لەوان هاوڵاتیاندا زەرورە هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەی خۆیان بە لیستی کۆمەڵ بدەن و پاڵپشتیان کردن بۆی ئەو بەرنامەیە کە هەیەە جارێک تر باشتر داکۆکی لێ بکەین ئینشاءڵڵا. لیستی کۆمەڵی دادگەری بە ژمارە 285 بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین بە کۆمەڵێک کاندیدی بوێر و ڕاستگۆ و حەقبێش بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات کە ئامانجیان بەرگریکردنە لە مافە داراییەکان و دین و ژینی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی سەنگەسەر.